چیرۆکی کوژرانی مێرمنداڵەکەی سلێمانی لەلایەن کۆماندۆوە. باوکی شا دوای مانگێک ئازادبوونی لە زیندان مەرگی کوڕەکەی بینی. دوو شەو لەمەوبەر مێرمنداڵێکی تەمەن 16 ساڵ لە گەڕەکی ڕاپەڕینی سلێمانی کوژرا. هەرزوو ئاشکرا بوو کارمەندێکی هێزەکانی کۆماندۆی یەکێتی مێرمنداڵەکەی کوشتووە. بەپێی زانیاریەکان دوای چەند کاتژمێرێک ئەو کەسەی کۆماندۆ خۆی ڕادستی پۆلیس کردووە. هەر بەپێی زانیاریەکان نهێنیەکی تر لە پشت چیرۆکی کوژرانی شا مێرمنداڵەکەی سلێمانیەوەیە، چونکە باوکو خێزانی منداڵە کوژراوەکە پێشتر لە کێشەیەکی دژمنداریدا بوون و تۆمەتبار بوون بە کەیسێکی کوشتن. بەپێی زانیاریەکان باوکی مێرمنداڵە کوژراوەکە تۆمەتبار بووە بە کوشتنی کەسێک و بەو هۆیەوە 7 ساڵ زیندانی کراوە و کەمتر لە مانگێکە لە زیندان ئازاد کراوە. سەرچاوەیەکی ئەمنی ڕاگەاند کە سوکاری ئەو کەسەی کە باوکی شا تۆمەتبار بووە بە کوشتنی بەردەوام هەڕەشەی تۆڵەکردنەوەیان کردووە. ئەو کارمەندەی هێزەکەی کۆماندۆش کەسێکی نزیکی ئەو خێزانەیە، بۆ یاگومان دەکەن لەلایەن ئەو خێزانەوە بەکارهێنرابێت بۆ تۆڵەکردنەوە. سەرچاوەکە دەشڵێت کارمەندەکەی کۆماندۆ چۆتە بەردەم ماڵیان و ڕاستەوخۆ تەقەی کردووە و کوشتوویەتی. بۆیە بەپێی زانیاریەکانی پۆلیس دۆسیەکە دەگەڕێتەوە سەر هەمان دۆسیەی دژمنداری نزیکەی 10 ساڵ بەر لە ئێستا لە ناوچەی کەرکووک.